سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد زەلیلە بەرنامەیەکی نوێی لە شەوانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی شەوانی ئەمجارە لە شاری هەولێری بابزانین هاوڵاتانی شاری هەولێر لە شەوانی ڕەمەزان چۆن کاتەکانی خۆیان بەسەر دەبن فەرموو بینێریەم بەرنامەیە بن. سڵاوتان نەبێ حياتم بخير بيستر تساوم حياتي لەگەڵ ڕۆژێگیری ناچون والله الحمد لله لەخوای بەزای زۆر باش ماندوونتان ناکە بامنە ئیش و کار و ڕۆژیگرتن پێکەوە بەخوای بەو دەرەجەینە باش هیبینی الحمد لله شکر لەگەی دەرنا لەگە ڕۆژوانە مانجی ڕەمەزان مانگەی خۆشە پڕخێر و بەرەکەتە زە دەگەڕێتەوە سەر شخصش لۆ بە ڕۆژی بوونی باشە چەند گرنگە لە مانجە ڕەمەزان بیرێک لە هەژارەکان و کەم درامەتەکان بکەینەوە بەێ بەخوای ئەوەش بەخۆی دەگەڕێتەوە سەر شخصی لە دەورەمەندەکان و لە حکوومەت و یعنی لە ڕووی سەرمایهدار و دەگەرێتەوە سەر ویزدان و شخصەکەی هەیە زەکاتەکەی دەدا بە حقیقەت یعنی بۆ نمونە ئێستا فەقیر و فەقەرات بەخۆی زۆر یان هەولێر گەلەگەلک زۆرشە هەیە ینی کەس نییە برێنێ بەس دەوڵەمەند هەیە فلوسی لێ بەرنابتەوە یعنی ئەوەندە ڕەزیلە خوای گەورە ئەوەندەی پێبەخشیوە ئەوەش تاقیکردنەوەکە لە سەری تاقیکردنەوەکش هەشە بە زەمیری خۆی کابرا متەدەینە بەدینە ئەوش ینی زەکاتی خۆی دەداتن چەند هەبیتن زەکاتەکەی خۆی دەدا باش تەنها لە مانجە ڕەمەزان زەکات و دەستگرتنی فەقیرەکان بکەی ئەخر یازدە مانگەکەی دیکە هەژارەکان چی؟ نانە شەرت نییە ئیلا لە مانجی ڕەمەزانەت و زەکات و سەد فترەوە شتانە یارمەتی فەقیر بدەیت لە یازدە مانگەکەیت کە ژانی هەر دەتانیێت و لە هەموو کاتدا لە هەموو مانگەک لە هەموو ڕۆژێکدا دەتانی هاوکاری فەقیری بکەیت بە هەر نەوعەکی بە پێی توانێت شخصەکەی خۆی ئەجا ئەوی دەورەمەندە ئەوەی وەسەتە ئەوەی ڕادە بەهار ینی دەورەمەندە ئەمە ئێستا شخصێ دەیناسم هەر واقعیشەوە دەیناسم زۆر سەرمایهدار و دەوڵەمەندە یعنی ئەوە قەتە ئێستا نوی تێم بخۆم بە یارمەتی فەقیرە چی بداتن هاوکاری فەقیرە چی بکاتن یعنی زۆر دەوڵەمەندش هەیە هەبوونە کابرا دەبینی فەقیرەکەی کرێتیە کریخانی بۆ نادرێتن بژێ ژیانی مارومدالی پێدابیندە ناکرێتن ئێستا زۆربەی ئەو کێشەی حالیان ئەوانش لەسەر چیە زیاتر لەسەر فەقیری و دەرامەتی و ئەو شتانەیە بەزاگەر زەکاتیش بە تەواتی هەموو بدرێتن ینی شەرنی لە مانجی ڕەمەزان بدرێ لە هەموو مانگەکان کەش زەکات و سەد فترە و یارمەتی فەقیری بدرێ فەقیریش بۆ شێوە بۆ دەرەجەی نامینێ بەس کەس ئەوڕۆ یعنی بە حقیقەتەکەت پێ برێم کەس ئەوڕۆ زەکاتەکەی بە حەقش نادات باقیش نەماوە کابرا ساحبی 2 میلیۆن دلار 3 میلیۆن دلاریە میلیۆنێک دلاری هەیە وەرەقەش داتە فەقیرەی دوو وەرەقەی دات کابرا بۆ 100 دلار 200 دلاری چ بکاتن ئەو چارەسەری کاتیە وەکو باڵێن چارەسەری دائیمی بەردەوامی پێویستە هەژارەکان بیفعادی کابرا من مەقصدم ئەوەیە کابرا ساحبی 2 میلیۆن دلار زەکاتەکەی چەند دەکەی بداتە یەک شخصی ئەو شخصا بەو پارەی احتیمال لە خۆی کەسابەتە چی پێدا بنێ ئیشە چی پێ بکاتن کابرا هەنجینێش خوای گەورە یارمەتی دەکا هاوکاری دەکا ئەوەش لە ڕۆژکە یانی بەشەشی زۆر خەڵک دەڵێ لە مانجی ڕەمەزان بەشێک دوکاندارەکان با بڵێن بازرگانەکان نرخی خواردن و خواردنمانیەکان گران دەبێت ڕاستە ئەوەشیان ڕاستە هەیە ینی لە کاتی خۆیدا مەسەن بوون کابرا ئەشایەکی هەرزان لە سەکەوتووە بە سارەکی کە مانجی ڕەمەزانش دێ بە گران دەفرۆشتەوە بە 2 قات 3 قات خێر دەفرۆشتەوە ئێستا کە دەبینی کیلۆی تەماتە بوویتە 1000 ڕۆبحێک و یاخو 1500 خیار باماش ئێوە خۆرمە 1000 دیناری چۆتە سەر شەربەت شیرینی ئەو بابەتانە گران بۆ مانجی ڕەمەزان مانجشی خێر و بەرەکەت نییە مانجی ڕەمەزان مانگەی پڕخێت و پیت و بەرەکەتە ینی خەرک دەبی لەگە مانگەکان کە جیاوازتر بی لە ڕووی ساری بۆ نمونە لێکوان دوکاندارم ئەو تشێتەی احتیمالە لە جێکە بە 200,000 25,000 ئەم لێرە بە 12,000 بە 10,000 دەیفرۆشم وایە بە 15,000 دەم کابرا دەزانین لە جێکە بە چەندە ئەوەش دەگەڕێتەوە هەن بەخۆی ئەو شتان هەموو دەگەرێتەوە سەر ویزدان و زەمیتی کەسیاتەکەی خۆی ئەو شتان هەموو دەور دەبین ئەزە هەیە بێ زەمیرە هەیە بە زەمیرە هەیە ئەشای دەکری مەسەرەن 2 قات 3 قات دێتە سەری هەشە قاتە چی دێتە سەری ئەتو شەر نییە شتەکە کە بە گران فرۆشت بەرەکەت بکەتە ناو ڕسخەکەدا دوو بەخۆی چەند بە کەمتر بفرۆش خێری کەمتر بی دەگەرێتەوە سەر قەناعەت و ویزدانی شخصەکەی من قەناعەتم بە 2000 لەو پارچەی خێر بکەم بە 5,000 قەناعەتم پێ هەیە ئەزەوە هەمووی دەگەرێتەوە سەر قەناعەت و بۆ چوون شخصەکەی فرۆشیارەکەی حتمەن وایە
لە ڕۆژیگرتنە خۆت باسی خۆتمان بۆ بکەیت و ڕەنابی باڵێن لە کاتی بە ڕۆژبووبوونا زۆرجار کێشە و گرفت لە نێو خەڵک پیا دەبێت لە پێش بەربانگە تۆش وات لێ نایە ئەم قەدوەم لێ نهاتێت لە هیچ مانگەی ڕەمەزانی برێم تووڕە ببم یان عسەبی ببم ئەو شتانە چکە لەسەر ئەوەی خۆم زاڵم ینی تەنها لە مانجە ڕەمەزان یاخۆ مانگەکان من هەموو مانکەین کە ینی ئەو نیە برێم لە بەردەم کامیرا و چاوپێکردن و ئەو ماتی خۆم بکەم و باسی خۆم بکەم من لە هەموو مانگەچی ئەو هەموو زۆر شخص شەیەگە بشم بینی لە ڕووی چاوی کامیرەوە دەمناستەوە مەسەرەن کومە یان لە ڕووی تەعامل و قسەکردن و معاملات و ئیشکردن و کار و کەسابەتدا هەموو کەس دەزانێ ئەم کومە سڵاوتانە بێت سڵاو لێوەش لەگەڵ ڕۆژیگرتنا ئەوڕەکە چۆن بوون وڵی الحەمدوللا باش باش بوون لەخوای بەزیاد ڕۆژیگرتن و ئیش و کار و ئەمانە بێتاقەتان ناکە وڵی خۆی شاڵە خێرەکەی لەوەیدا کە تۆزەک لەگەری بێتاقەت بی و هەم هەل لە مالێ دانیشی ئێستا زۆربەی ڕۆژەوانان لە بەیانی هەتا ئێوارە هەدەخەون عندە ئەتدبی نوێژ لەگەربی زەکری لەگەربی کە کەسابەت چیش دەکەی کەسابەت شەر بە عیبادەت حسابی ئینشاڵڵا خوا لێمانی قبول کردیا ئینشاڵڵا خدا قبوڵی دەکا لەگەڵ شەوان چۆن کاتەکانی خۆتان دابەش کردووە باڵێن لەگەڵ چێ دەردەکەون دەست نەچێت وڵی زیاتر لەگە برادەران ئیسکانە و خەر دەبینەوە لە لای ماڵێ و ئەو شتانێ ینی شەوان بێکەوە هەر بەسەی دەبێن مەگەمەکردن و بۆ شتانە باشە چی دەڵێ لەسەر تووڕەبوون زۆرجار دەبینی ئەو کەسانی کە بە ڕۆژون پێش بەربانگە زۆر زوو تووڕە دەبن تۆ ژوای والله الحەمدوللا زۆر جار عندەگەمە حالەتی تووڕەبوون بەس دام بە خۆم دادەگرم لەبەرەوەی ئەتو عنی ڕۆژی بوون هەر ئەوە نیە تو زگت برسیکەی و دەوتێنیکەی ئەر ئەوەندە نییە بێتە دەرەوە شەڕی لەگە خەڵک بکەیت ئەدیا تو خێرەکەت لە چ شەڕەکەت لە چ نا دەبێ ئینسانی مسلمان عنی دەری اللهم مع الصابرین سەبرگرتن لە ئیمان ئەوەمان ناکاکە لەسەر خۆمان و تحملمان هەبی لە بەرامبەر ئەو شتانی کە دێتە بەردەم ڕمانجە ڕەمەزان هەر لە بۆیە هاتێکە مە زیاتر تحملمان هەبی بەرامبەر نفسی خۆمان ئەتکە برسیتە نفسی خۆتت گرتێ کە تینوتە نفسی خۆت گرتیا حەڵالت لە خۆت حرام کردیا فی سەبیل الله لەبەرەوەی ئیرادەی هەم نفسیەتت بەقوتر بی بتانی زیاتر دام بە نفسی خۆت دابگری سەبرت زیاتر بیتن بەس ماشەڵڵا ئێمە زیاتر بە شێوەی پێچوانەوە دێکەین ینی حەول دەدەین هەموو ئەوەی لە چاو دەرمانە هەمی تێبگاتن هەمووی علاین دەکەین بە ڕۆژیمە تووڕەمەکە عسەبی مە حەزم چتە جغاری قسەم لەگەمەکە نازانم چایدی شتەکەمان تۆزێک بە بێچوانەوە وەرگرت تەنها لە مانجە ڕەمەزانەوە بڕیارە داوای خۆت مانگەکانی تکەش بەو شێوازەی لەسەر خۆتی نەرمونیانی و یعنی تووڕەبوونت کەم بێ وڵی بە تایبەتی مانجی ڕەمەزان حالەتەکانی دیکە عنی هەندێک حالەتی ئینسان لە دەستی دەردەچن کە عسەبیەوەی بەس الحەمدوللا هەتا ڕادەش زۆر باش هادی و لەسەر خۆی نای بۆ کەسانە دەڵێیت کە لە مانجە ڕەمەزان شێوازێکن باڵێن زیاتر نێژ و ڕۆژ و ئەوە کە لە دوای ڕمانجە ڕەمەزان تەوا دەگەڕێنەوە سەر ئەمان بابەتی پێشتر و هەمان کەسایەتی جاران وڵی ئینشاڵڵا خوا هیدایەتیان دەداتن ئینشاڵڵا ئەو مانجی ڕەمەزانی دەبتە هیدایەتێک لە بۆ هەموو مسلمانانێک کە لەو مانگەی دەستیان پێکردی ئینشاڵڵا وازی لێنین و هەر بەردەوامن لەسەری هەر دوعای خێرمانەیە لە بۆیان ئینشاڵڵا لەمەودا هەر بەردەوام دەبن لە تاعەت و لە نێژ و عیبادەتی خوای گەورە سەرکەوتوو بوو سەلامەتی زۆر سپاس سەرکەوتوو بوون سڵاوتانە بێگەر توش بێتی ئێرە خۆش لەگەڵ ڕۆژیگرتنا و ڕۆکە چۆن بوو بێتاقەت نەبوون ڕاستام لە مادی دەبی بێتاقەت دەبی بەڵام پێویستە ڕۆژی بگری و ڕۆژیگرتنیشان بە ناواشکە بکردی دەکەم تەماشا دەکەم مەسەڵەن سەری دنیا لەوانەیە ئەمە مانگ بە ڕۆژبوون برسی بین بەس لەوانەیە بە ملیۆنان کەس هەبی کە بە ساڵەکەی کامل ئەو برسی تێنی دەبی ئەم دەبی فکر کەمەوە ئەم مانگە و هامە بەسقەکە بە سارە و هابی دەبی ئەمش لەوام بکەمەوە بەرگە دەگرم زیاتر ئەو هاندانەکە لەو من گرنگە خەڵکی دەوڵەمەند ڕێکخراوەکان حکوومەت لایەنی پەیوەندیدار بیرێک لە هەژار و کەم دەرامەتەکان بکەنەوە بەڕاستی زۆر پێویستە و گرنجیش زیادەیە ئەماگەها بکردکەنەوە تەوازنی ژانەوان کە خوددادایەوان ئەوانش پێویستە بیبەخشنەوە پێویستیان ئێستا پێویستیان پێەیە من کە لە ئەوژادە بەبەخشن مارکەم ناکاتن زیاد دەکا وەشەر نییە دەورەمەنی بەڕای من ئەگەر فەقیش بە شتێک هەکە سەولانی خۆ بەخشتەوە بەشەشی دەبینین زیاتر لە مانجە ڕەمەزاندا بامڵێن خێر و زیکات و کارە باشەکانیان کردوتە مانجە ڕەمەزان و یازدە مانگەکەی دیکەیان لەبیر کردوتەوە چەند گرنگە هەر دوازدەی مانگ هەموو ساڵێک بیکەینێک کاری باشە و خێر و عادەت و
ڕاستە ئەمە فکرەکەمەکە ئیسلامی دەی باڕ بۆ هەبین خوا گەورە تەنها لە مانج ڕۆمەزانەوە نابینتن هەر 12 مانگەمەی دەبینی وەدەی هەر 12 مانگەومان لە بیربی نەک تەنیا لە مانج ڕۆمەزاندا لەسەر دینەکەمان بین و کارە باشەکان بکەین بەڕایان پێویستە هەر 12 مانگۆکریەک بی و لەوانەیە مانج ڕۆمەزان ئەتمەن کە مانگەکەوە ئەتوهاندانی زیاتر دەبی بەڵام هەوڵدەی لە پاش ڕۆمەزان ژەسە هەمان ڕتم بڕۆی چی دەڵێ لەسەر نرخی کاڵە و شتومەکەکان لە ناو بازار لە مانجە ڕەمەزان زۆر جار دەڵێن گران دەبێت هەست پێ کردو بە گرانبوونی من هەموو ساک لا خۆمان وایە و شتانە گران دەبی وە لە هەندێک شوێنیش دەستخۆشیان لێ دەکەمەندێک دەبینم هەرزانتری دەکەن هەرزانیشی دەکەن ئەوزانە لە بیر بکرێت نابیوانە لە بیرکەن بەڵام ئەو گرانکردە ئستقراکردنی وەسعکەیە و هەندێک شتشێ مەسات و پێویستە بیکڕی لەو کاتێش سەوەی دەکەن ئستاکردنا ئێستا کە دەبینین نرخی خۆرما 1000 دیناری چۆتە سەر کیلۆیەک تەماتە بۆتە 1500 خیار بە هەمان شێوە 1000 ڕوبعەک یعنی ئەو شتانە گران بووە یعنی کە دەبینی خەڵک مجبورە بیکڕێ ئێستا کە دەبینی گۆشتیش بە هەمان شێوە گران هەمان شێ ئەمە تەمەشا بکە ئەمە ئەولی گوتمان دەبی لەو مانگ ڕەمەزانەی خۆمان لە بیربی فکر لەو بکەنەوە نەگات و لەو مانگ ڕەمەزانەوە تەنیا فکر لە بەرچی خۆر بکەیەوە بەڕام لە باتەوەی گرانی کەم پێویستە هەرزانی بکەین ئەمە کە دەوڵەتە ئیسلامینە دەبی لەسەرەوە هاتە بڕۆین ئەگە تەمەشاکە مەسەن کە دەبتە سەرت سار لە وڵاتەکان کە بلاک فڕایدەی هەیە ئافتەک دوو ئافتە پێش سەری سار لەو کاتە شتەکان زۆری هەرزان دەبیتن لەوان لە هەر بۆنە چخۆن هەرزانی دەکەن ئەمە کە وڵاتەی ئیسلامی نەشە نازی بە خۆمان دەکەین دەبی ئەمە لەوان باشتر بین. سڵاوتان نەبێت سەلامەت بێ قوربان ئەم دەگیرە لەگەڵ ڕۆژیگرتنی ئاوڕۆکە چۆن بوون وەڵی باشە لەخوای بە زیاد ڕۆژگرتن زۆر خۆشە مانگەی پیرۆزە مانجە ڕەمەزان بەس بەڕاستی خەرک زۆر کەم دەرامەتە ئەشیا زۆر گرانەوە بەڕاستی لە هەموو ڕووەکانەوە ینی ئەگەرە تو بگەڕێ لەو شارەی خەرچی فەقیر زۆرە بەڕاستی داواکارم لە خەڵکی ئەشیای هەرزان بکەن مانگەی پیرۆزە ئەو مانگی با بکرێتە مانگێک بۆ خەڵکی هەژارەکان یعنی دکاندارەکان بە قانزان تەبعاً بە خێرەکە کەمبی بەس ینی ئینسانەکان هەموو پێکەوەچی برای بژین ینی مانگەی خۆشە خوای گەورە بەرەکەت مامەسەدا ببارێنی بەڕاستی خەرک ڕوو لە دینی ئیسلام بکاتن باش ئێستا کە دەبینین نرخی خیارە تەماتێ گۆشتە هەمووی گران بووە بەڕاستی گۆشت گران بووە یعنی ڕسق بەعام گران بووە هەموو شتەکان گران بووە بەڕاستی ئێستا یانی ئەگەرە تو بگەڕێ خەڵکی فەقیر زۆرە تێدەگەی ئەجا عەزمالەیە خەرک هەموو هاوکاریەک بکاتن یارمەتیەک بداتن مانگەی پیرۆزە خوای گەورەژ ڕحمان پێ دەکاتن ئینشاءڵڵا باشە تەنها لە مانجە ڕەمەزان هاوکاری هەژارەکان بکەین یاخۆ هەمووی هەمووی خۆشە بەزەو مانگە بەڕاستی یعنی جودایە لە هەموو مانگەکان بەڕاستی زۆر پیرۆزە مانگی ڕەمەزان زۆر پیرۆزە یعنی خوای گەورە بەخۆی دەفەرمێ باش زۆر جار دەبینین زیاتر کەسانی دەوڵەمەندەکان یاخود ڕێکخراوەکان تەنها لە مانجە ڕەمەزان دەبەخشن هاوکاری خەڵک دەکەن مانگەکانی دیکە نایکە ڕاستە یعنی خەرک هەموو دەمە هاوکاری یەک بکاتن بەڕاستی یعنی ئەمە وەچی برایان یعنی لەو شارەی دەژی هاوکاری یەک بکەین ینی بەرەو پێش دەچین ئەگە هاوکاری یەک بکەین بەڕاستی دەستی جوانتر ناکە ژیانمان جوانتر بوو پەیوەندیکانمان جوانتر دەکا یعنی خەرک بەخۆشتر دەبی هاوکاری یەک بکەین زۆر خۆشە باشە چی دەڵێ لەسەر تووڕەبوون زۆر جار لە مانجە ڕەمەزان تووڕە دەمیت خۆش تووڕە دەبی وەڵی ئەو سار باشە لە خوای بەزیاد یعنی بەشەر زۆر تێنی نابی زەوەکە پێنکە و زۆر خۆشە زۆر هیلاک نابی دیکە تووڕە دەبووی تەبعاً هەرێ وەڵا بەیان دیار تووڕە دەبی ئینسان گرنگا و مانگەی لەسەر خۆمان بین لێ بوردەی بین تووڕە نەبین تەبعاً لەگەی یەک باش بین و لە یەک تووڕە نەبین و یعنی مساعدەیەک بکەین لە ڕووی ژیان و لە هەموو لە ڕووەکانەوە بەخێرات لەگەڵ سپاس دەکەین لەگەڵ ڕۆژیگرتنا چۆن بە یاوڕۆکان باش بوو ماندوو نەبوو وەڵی جا خۆی دەبێ هەرماندوو دەبێ ینی دەبی تعاملی ڕۆژەکە بگری و کاتەکەی زۆرە و ئەگەر ڕۆژیش نەگری ینی ناکرێتن چۆن کاتەکانی خۆت دابەش کردووە وەڵی جا کاتەکانی خۆم دابش کردیان لە ماڵەوە بم و
یان لە شوێنەکە بم کە ینی ڕۆژ لێم نەدا ینی هیلاک بم بۆ ئەم شتانە. باش لە مانجی ڕەمەزان ئێستا کە دەبینی نرخی شتومەک و کاڵاکان گران بووە چەند گرنگە نرخی ئەو شتانە هەرزان بکرێت. وڵات جا داواکاری لەوەی دەکەین بە هەرزانی بکەن بۆ نرخەکان چکە ئیوە لە مانجی ڕەمەزانی وە هەیە نیەتی ناتوانێت بیکرێتن جابێ خەڵکەکە بەبێ هەرزانی بکاتن بۆی خەڵک زیاتر بێتە بازار شتەکان بکرێتن. ئێستا دەبینین زۆر جار بووتە حادەک ساڵانە نرخی خۆرما گران دەبێ نرخی شەربەتە گۆشتە با بڵێوانی کە ڕۆژوگرەکان با بڵێنەوانی کە بە ڕۆژوو دەبن خواستی لەسرە ئەوانە گران دەبێت لە بازار. جا ئەوانە بێ گران دەبێت لە سەریان خەڵکەکە بێ زیاتر ئەوەی بکاتنانی معاوەلەی بکاتن بۆی هەرزان بکاتن بۆیان یعنی دوکاندارەکان چ دوکاندارەکان چ ئەوانی تر. پێت باشە لە مانجی ڕەمەزان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان بکرێت. بەڵێ وایە ئەو ڕاستە ئەبێ هەرزان بکرێتین بۆ خەڵکەکە. تەنها لە مانجی ڕەمەزان یاخودی ئەو 11 مانگەکەی دیکەشمان هەیە یارمەتیان بدرێت. بەڵێ ئەبێ ینی بۆ هەموو مانگەکانی بۆ هەموو مانگەکان ڕەمەزان ئەبێ خەڵک یارمەتریان بۆ خێر و زەکات ئەو شتانە. بەڵێ چی دەڵێ لەسەر تووڕەبن زۆرجار خەڵک لە باڵێن پێش بەربانگە تووڕە دەبێت و کاتێ زیاتر بە ڕۆژوگرەکان کات تۆ ژوای؟ وڵای جا من هەزۆ کەس وایە تووڕە ئەبێتن بەزنیانی من ئەو هانیمە ینی دەبێت سەبر و تەعاملی تەبێتن ینی خۆی لە کاتی خۆی بانگەداتن ڕۆژەکەی خۆ دەشکەین و دوعاژەکەی ینی نوێژ و تاعاتی خۆ دەکەی و یان زۆر جارەوەمان بە بەرچاوکەتیە لە تر و پلای تێکی هۆڕن لەسەر هۆڕن لێکدانەیە یاخۆ لەسەر شتێکی ڤاسیدا ها کابرا وەکۆ دەڵێت دڵی دەستە جگارەکەی نەکێشاوە یاخۆت برسیتە برسی بووە شەڕ دەکات. وڵا جاوانە هەموو لەسەر خۆیان هەموو لەسەر خەڵکەکەی ینی ئیوە تەعاملی نییەوێ زوو بگاتەوە ماڵەوە بۆی ڕۆژەکەی بشکێنی بۆ شوێنیانە چتیان جادە قەڵەباڵغا ئەوەش تووڕەبوونی هەیە لە سەرمانە. ئەمە بەسمان لەوەیە چەند گرنگە لەو مانگەیە بە بکەینێ مانگێکی ڕەحمەت و خێر و بەرەکەت پێکەوە لەگەڵ یەکێبین ینی ناکرێت بڵێن ببێتە هۆی شەڕ و ئاژاوە و ناخۆشی بۆ کەسانی دیکە ڕۆژیگرتنی ئێمە نەبێتە هۆی بێزارکردنی کەسانی دیکە وێشە. وڵا جا خەڵک نانی حەز ناکە هەموو کەسانی بێزار بێ لەسەر شتانە بۆ ئەوی تووڕەبوونی لەسەر بێ ئێمە شەر هەمومان پێمان خۆشە بۆ مانگی ڕەمەزانان ینی مانگەی پیرۆز بەڕێ بکەین و بە جوانی بێت. ئەم ساڵش وە بزانم ڕەمزانێکی خۆشە یعنی ئەکە شووە ڕاستی ڕەمەزان خۆشە بەس تۆز و خۆڵیشی تیا بوو بۆ ڕەمەزانەکە بۆی تۆزەگەوەی ناخۆشی کرد. دەستا خۆش بێت دەستخۆشی کەناڵەکەتان دەکەین و زۆر سپاس. سڵاو چاکەم لە مانجی ڕەمەزان نرخی کاڵا و شتمەکەکان گران دەبێت. والله ئەم مانگە خۆی مانگێکی پیرۆزە لای مسلمانان بە تایبەتی ئەنجا ئەبوایە ئێمە لەم مانگە بەڕاستی مانگێکی خێر و بەرەکەت و ڕەحمەتە چەند بتوانین هاوکاری خەڵک بکەین چەند بتوانین یعنی یارمەتی خەڵک بدەین شت گران نەکەین چونکە خەڵک هەیە فەقیر و هەژارە و ناتوانێت شت لێ بکڕێ لەم مانگە ئیتر ئەوانەی دەوڵەمەنن ئەوانەی خاوەنی مارکتن ئەوانە هێنن شت گران نەکە لەسەر خەڵکە خەڵک گوناحن یعنی هەم لە مانگێکی وەکو دەڵێن خێر و بەرەکەتە ناکرێت ئەو باڕی خەڵکی هەژار قورس بکە یعنی دەبی یارمەتیان وایە منش هەروواڵێ بەڵێم ئەبێ یارمەتی خەڵک بدەین باریان قرس نەکەین. ئەکە پێش زۆر جار خەڵک دەڵێ لە پێش ڕەمەزان ئەگە خوورمایەکت کڕی باە بە 500 دینار و ئێستا بوویتە 2000 دینار گۆشتیش بە هەمان شێوە یعنی مریشک هەمان شێوە هەموو شتەکان نرخەکەیان گران بوو. بەداخەوە ئێمە دەبینین لە وڵاتانی دەرەوەی یعنی کوردستان یعنی ئەوانەی بڵێن مسلمان نین سێرەکەی لە مانگی ڕەمەزان شتەکان هەرزانەکان بەڵام لەلای ئێمە نابێ ئێمە بێ خۆمان ئەم شتانە بکەین نە ئەوان ئێمە پێچەوانێوەڵا چی دەڵێ ئەوانەی لەسەروانی کە بە ڕۆژون و زۆر تووڕە دەبن ئێوارانە پێش وەڵی ئیتر ئەم مانگە خۆی ناڵێ مانگی ڕەحمەتە ئەبێ تۆڕە نەبین یعنی ئەبێ لە برای خۆی ببوورێ یعنی نەکە
یعنی پێت باشە ئەو مانگە ببێ بێتە مانگێکی ڕەحمەت لەگەڵ یەکی ئەی چۆن خۆی مانگێکی ڕەحمەتە ئینشاءالله بۆ مسلمانان بۆ هەمویان ئینشاءالله ئینشاءالله یەک ئەگرن یەک برای یەکن هیچ نییە ئینشاءالله لە بینمان سلام لە تۆش لەگەڵ ڕۆژی ناوڕۆکە چۆن وەڵی الحەمدولیلا باش ڕێژگرتن و ئیش و کارماندووتان ناکە بەخوای ئەمن ئیش ناکەم ڕاستیە لە مارێمە بەس لۆ ڕۆژەکەی خۆشە باش چۆن شەوان بڕیارتاندانەوە بێتنە ئیسکانە لێرە بن بەڵی لەگەڵ برادرم بێزاربووین لە مارین گوتمان باچین پیاسە چ بکەین ئاتیمێرەدا ئیشتین و چاکمان خواردو هەندێکمان گەلا بە ڕۆژە خواردو باشە چی دەڵێن لەسەر ڕەمزانی ئەم ساڵەکە بەراوەتی پێم بکە ساڵانی ڕابردوو چۆن بەخوای لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی نرخی کشکاڵە و شتومەکەکانەوە وەڵی لە ڕووی کالاوە شتگران بۆ بەڕاستی بڕێن لۆ کەش و هەواش زەوەکە ساردرەوەش سارانی دینیە باشە زۆر جا خەڵک دەڵێت لە مانجی ڕەمەزان دەبین نرخی شتومەکەکان هەرزان بکرێت بەس ئێستا کە دەبینی گران بووە وڵازاوە شتەی خەرەتەوە ئەو نابیت ڕاستی لە بۆی ئەوە حەدیسی لەسەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن هەر کەسێک برین شتی گرام بکە لەسەر موسڵمانە با ئاگری زانە خمسۆگەر کالۆ خۆی ئەجا ئەم پێم باشە خەرک موسڵمانی یارمەتیەک بدەن و مارە فەقیر زۆرە و خەرک دەستی یەک بگرن بە یەک گرتوو بن بەس تەنها لە مانجی ڕەمەزان نەک بەس لە ماجی ڕەمەزان لە هەموو وەختەچی لە هەموو وەختەچی پێویستە دەستی یەک بگرن و یارمەتی دەریەک بن ئادیکو ئەمە بەخۆمان لە بیلادی هەموو خوشک و براینە و ئادی نابی دوشمنی یەک بین دەبی دەستی یەک بگرین و لەگە یەک باش بین و باشە ئێستا ئەمە زۆر جار دەبینی گەنجەکان دەبینین لە مانجی ڕەمەزاندا زۆر عیبادەت دەکەن زۆر کاری باشە دەکەن زۆر هاوکاری خەڵک دەکەن بەس مانجی ڕەمەزان تەوا دەبێتە جێژنە و کارەکانە باشەکان و ئەوانی کە بڕیاریانداوە بیکە نەمووی لەبی دەکەن و ناکرێتەوە هەتاکو ساڵیدا ئەجاوە ئەگە برێن لە ناو ڕەمەزانێت چ ڕۆژیە نوێژە عیبادەتە خێرە چاکە هەرچی دەکەن بۆ خدای گەورە بەخۆی دەزانی ئینشاڵڵا خدای گەورە قبولی دەکە لیان بەس ئەگەر لە ناو ڕەمەزانی ئەو شتانی کە دەیکەن پاش ڕەمەزانی عینە شت نەبووم بگەڕێنەوە سەو شتە خراپەی ئەو شتانێک کە گردیتیان باشە حساب کە بە چروچاویاندا دەدرێتەوە بستەک ناڕوە جامش داواکارم لە خۆمەوە دەست پێ دەکەمەتە ئەم گەنجە دەست بە عیبادەت و ڕۆژی و نوێژ و شتی چاک بگەن باشە چی دەڵێ لەسەر توو ڕەبوون زۆر جار دەبینین ئەوانەی ڕۆژی گرن زۆر توو ڕەدەمن بە تایبەت پێش بەربان وڵی هیچ معنایەکی نیە ناو توو ڕەبوونە ئەتوو ڕۆژی دەگری لۆ چ دەگریێت و فەرسە لەسەر لۆ خدای گەورە دەگری ئێستا یەکێک بەکنت دادێشتە کات پێویست ناکە خۆلەوی تووڕەکەی یان شتی دەفرۆشتی دێ دەکەنەوە بە چەندە بۆندەیە سارەکەی پێبرێتەوە کابراکە سارەکەی بەرامبەرەکەت بەدر بوو بیدێ بەدرت نەبووتەوە بڕێکە یان لە جادێ سایق تەکسی زۆر بە سیارەکانی کە قسە پێک دەرن و هۆڕن و ملیۆن دەدەردێنی زۆرە و کێشانە دەبێتنانی لە سڕی شەر لە هەموو لایەکیان بۆ چاوی خۆم ڕۆژانەگە بێمە دەرێت دەبینم دەزانم ئارێوەڵە پێت باشە ئەو کارێکی باش عادەتێکی جوانە ناوەڵە عادەتەکی هەتا برێ خراپە یەک بیست باشیش نییە داواکارم لەو کەسێک ئاهاش دەکا تەرچی کاتن نیکە دەبۆی لەگە هەرچێ بیکاتن خۆی لەگە بەرامبەرەکەی سوود دەکە بەڕاست پێدرم لە بۆی تو ڕۆژی دەگری لە خدای گەورە دەیگری پێویست ناکە خۆ لە کەسێکی تووڕە بکەی ئەدی برایم دەستان خۆش برای بەڕێزی بەخێر بن چاوی منم بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتای بەرنامەیەم جارەی شەوانی ڕەمەزان لە شاری هەولێر سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من خۆ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ